ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. لایرکوێبی سەرمانان سڵاوتانە بەم کاتتان باش لەگەڵمان بن بۆ دوایین زانیاریەکانی ئەمڕۆ. لە دەستپێکیشدا سەرنجتان بەواڵێکی بەپەلە ڕاکێشین کە نووسینگی یاسایی سەدا کە بەک پێش ئێستا ڕاگەنرایەکی بڵاو کردوەوە سەبارەت بە سەردانەکەی سیپیتی کە باسی لەوە کردووە سیپیتی لە سەردانەکەی بۆ تورکیادا سەردانی ئێمرالی نەکردووە. نووسینگی یاسایی سەدا لەسەر ماڵپەڕی فەرمی کۆمیتەی ڕێگرتن لە شکنجەی کۆنسیل ئەوروپا سیپیتی باسی لەوە کردووە کە دەرکەوتووە ئەوان لە نێوان 12 تاوەکو 22 شوباتی ئەم ساڵ لە تورکیا بوون سەردانی هەندێک زیندانیان کردووە. زیندانی ئێمرالی لە نێو زیندانانەدا نەخراوەتە ناو ئەو زیندانانێک کە سەردانیان کراوە. لە لایەکی دیکە هەندێک بابەتیش لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان خرانە بەرنامەی کار و بەتایبەتی سەبارەت بە پەیوەندی زیندانیانی ئێمرالی زۆرترین ئاسایشی جۆری ئێف لەگەڵ گیانی دەرەوە تەرکیز بکەن. هەرچەندە باس لەوە دەکرێت لەگەڵ بەرپرسانی تورکیا باس لە ئێمرالی کرابێ ئەوە دەردەکەوێت کە سەردانی ئێمرالی نەکراوە و ناوی ئێمرالی لە لیستی و شوێنانەدانە کە شاندەکە سەردانی کردوون. شاندەکە سەردانی ئەم زیندانیانەی کردووە: زیندانی جۆری ئێسی ئەنتالیا، زیندانی جۆری ئێسی ئیدر، زیندانی جۆری ئێفیوان، زیندانی ببورن ئاسایشی بڵندیوان، زیندانی جۆری ئێلی ئەنتالیا، زیندانی جۆری ئێلی ژمارە 3 ماڵتە بۆ هاوڵاتیانی بیانی. لە ڕاگەنراوەکەدا ئەمەژە بۆش کراوە شاندەکە لەگەڵ یەڵماس سونج وەزیری داد و ڕەمەزان جان جێگرەکەی و ئەنیزیاف و سیڵدرم بەڕێوەبەری گشتی زیندانیەکان و بەرپرسە باڵەکانی وەزارەتی داد و دەرەوە کۆبوونەتەوە و ڕاگەندراوە لەگەڵ محەڕەم کلیچ دامەزراوی مافەکانی مرۆڤ و یەکسانی تورکیا سەرۆکی میکانیزمی ڕێگرینەتەوەی ئەندامانی لیژنەی چاودێری زیندانیانی ئەنقەرە و نوێنەرانی ڕێکخراو مەدەنیەکان لە تورکیا کۆبوونەتەوە. هەروە ئەماژە بۆشکراوە لە کۆتایی سەردانەکەدا شاندەکە سەرنجەکانی خۆی پێشکەش بە بەرپرسانی تورکیا دەکا و شانی باسە ماوەی 35 مانگە هیچ زانیارێک لەبارەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانەوە بەردەست نییە و گۆشەگیرێکی تند لە دژی بەڕێوە دەچێت سەرڕای هەوڵەکانی پارێزەر و خانەوادەکەی بۆ ئەنجامدانی دیدار، بەڵام دەوڵەتی تورک ڕێگریان لێ دەکات. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جۆسێ ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 90هەمین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە ڕۆژی 90هەمیندا بەردەوامە و مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەست پێ کردووە تاوەکو ئێستش بەردەوامە. بزوتنەوەی ژنانی کوردی فەرەنسا تەژەکە وەکێتی ژنانی سۆسیالیست سەکەبە بۆ پشتگیریکردن بە چالەکی مانگرتوان لە خواردنی زیندانیان. هاوکات لە شاری بوردی وڵاتی فەرەنساش مانگرتنیان لە خواردنی 4 ڕۆژە ڕاگەیاندووە و بڕیارە هەر لە دژی ئەو پێشێلکاریانە کە دەکرێت و داوا دەکەن بە زووترین کاتکە سەردانی ڕێبەر ئۆجەلان بکرێت و داوای تێکۆشان و بەرخۆدان دەکرێت لە چالەکیەکانیاندا. بەڕێزان دەوڵەتی تورکیا بەردەوامە لە پێشێلکاریەکان لە ساناوخۆیەکانی تورکیا و ئاستی نێودەوڵەتی شێکێکە لەوانەی کە دەسەبەر نەکردنی مافی هیوای بۆ ڕێبەر ئۆجەلان کار زیندانێک ماوەی 20 ساڵ لە زینداندا بێت دەتوانێت داوای ئەو مافە بکە، بەڵام دەوڵەتی تورک پشت لەو یاسا گیانیانە دەکە و بۆ بەردەوامی بە فاشزمیەتی خۆی دەدات. مافی هیوە ئەو مافە یاساییەی لە ڕێبەر ئۆجەلان زەوت کراوە. دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە پێشێلکاریەکانی لە یاسا ناوخۆیەکانی تورکیا و ئاستی نێودەوڵەتیشدا. یەکێک لەوانە دەستەبەر نەکردنی مافی هیوایە بۆ ڕێبەر ئۆجەلان کە هەر زیندانیەک ماوەی 20 ساڵ لە زینداندا بێت دەتوانێت داوای ئەو مافە بکات، بەڵام دەوڵەتی تورک پشت لەو یاسا جیهانیە دەکات و بەردەوامی بە فاشزمیەتی خۆی دەدات.
مافی هیوا بریتە لە یاسایەک یان مافێک کە لە دادگای مافی مرۆڤی ئەوروپا دەرچووە. بە پێی یاساکە هەر بەندکراوێک ماوەی زیاتر لە 20 ساڵ زیندانی بکرێت. دوای تێپەڕبوونی ئەو ماوەیە مافی ئەوەی هەیە دووبارە پێداچوونەوە بە بڕیاری سزادانەکەیدا بکرێت یان ئازاد بکرێت یان بە ئازادبوونی مەرجدار. ئەم مافە لەگەڵ بەرەو پێشچوونی یاسای مافی مرۆڤ لە ئەوروپا هاتە ئاراوە دوای ئەوەی هەوڵدرا کە سزای لە سێدارەدان هەڵوەشێتەوە. لەجێ ئەوە سزای زیندانیکردنی هەتایی پێشخراو لەلایەن چەندین دەوڵەت ڕەزامەندی لەسەردرا. بەڵام دواتر یاساناسان و دادگای سزادانی تاوانکاری ئەوروپی بۆی دەرکەوت ئەمە پێچەوانەی فەلسەفەی سزادانە لە یاسا و بەتایبەتر مادەی سێی ڕێکەوتن نامەی پاراستنی مافی مرۆڤ و ئازادیە بنەڕەتیەکانە. لە مادەی سێدا ئاماژە بۆ کراوە کە نابێ هیچ کەسێک سزایەک یان ئەشکەنجەیەک بدرێت کە ببێتە هۆی لە شکۆدانی مرۆیی کەسەکە. بەو پێش کە ئاماژ لە سزادان بریتە لە چاکسازی لە کەسایەتی تاوانبار یان تا بتوانێت بگەڕێتەوە ناو کۆمەڵگا. بۆیە زیندانی مافی ئەوەی هەیە کە هیوای هەبێت و دوای تەواوکردنی 20 ساڵەکە ئازاد بکرێت. ئەگەر شیکردنەوە و خوێندنەوەیەکی یاسایی بۆ کەیسی ڕێبەرۆجالان بکەین دەبینین هەر لە خاڵی دەستپێک کە بە دیلگرتنی جەستەیی دەست پێ دەکات تا دادگای ڕواڵەتی و سیستەمی زیندانی ئیمڕاڵی و ڕێگری لە دیداری لەگەڵ پارێزەر و کەسوکارەکەی و سودمەند نەبوون لە مافی هەبوونی هیوا سەرجەمیان پێشەرکاری یاسایی نێودەوڵەتی و ناوخۆیەکانی تورکیان. ئەمە لە کاتێکدایە ڕێبەرۆجالان بە تاوانی تیرۆت لەلایەن دەوڵەتی تورکەوە دادگایی ڕواڵەتی کراوە کە ئەمەش بابەتێکی لاستیکیە واتە بە تەواوی دەتوانرێت بە پێی بەرژەوەندی دەستێوەردانی تێدا بکرێت. ئەو کردەوەیە لە تورکیا بە تیرۆر دادنرێت ئەکرێت لە وڵاتێکی دیکە تاوان نەبێت. هەروەها بۆ خۆپەڕاندنەوە لە مادەی 2 لە ڕێکەوتن نامەی مافی مرۆڤ و پاراستنی ئازادێ بنەڕەتیەکانە کە دەڵێت ئەرکی یاسا پاراستنی مرۆڤە نەک ئەوەی ستەمی لێ بکات. لە ساڵی 2003 دوای تێپەڕبوونی 3 ساڵ و نیو بەسەر ڕفاندنی ڕێبەرۆجالان یاسادانەری تورکیا گۆڕانکاری لە دەقی مادەکانی دەکات و بە جۆرێک کە تاوانی تیرۆریستی و تێکدانی ئاسایشی وڵات بە هیچ جۆرێک لێخۆشبوونی گشتی و ئازادکردنی مەرجدار نەیگرێتەوە. هەروەها پارێزەرەکانی ڕێبەرئۆجالان لە ساڵی 2003دا داواکاریەکیان پێشکەش بە دادگای مافی مرۆڤی ئەوروپی کرد. لە ساڵی 2014 وەڵامی داواکاریەکان درایەوە و لیژنەیەک لە ناو دادگاکە پێکهێنرا بۆ پێداچوونەوە بە یاساکانی تورکیا و بەکارهێنانی مافی هەبوونی هیوا بە ڕێبەرئۆجالان. سەرەتا دەوڵەتی تورک بێدەنگی هەڵدەبژێرێت بەڵام دواتر ڕەتی دەکاتەوە هەنگاوێکی ئەرێنی بنێت. بە ئاشکرا دەڵێت مافی هیوا کەیسی ئۆجالان ناگرێتەوە. ئەمەش بەپێی بەندی 5 لە مادەی 95 دەستوری تورکیا پێشێلکاری یاساییە چونکە لەو مادەیە ئاماژە بۆ کراوە لە کاتی هەبوونی ناکۆکی لە نێوان بەندێکی یاسایی ناوخۆ بەندێکی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی لە پێشینە بۆ ڕێکەوتنامەکەیە کە تورکیاش ئەندامە لەو ڕێکەوتنامەیەدا کەدانی بە مافی هەبوونی هیواداناوە. هەروەها ماوەی نزیکەی 3 ساڵە گۆشەگیرێکی تون خراوەتە سەر ڕێبەرئۆجالان و ڕێگە بە پارێزەرانی نادرێت سەردانی بکەن. ئەمەش جارێکی دیکە پێشێلی مادەی 6 بەندی جیم کە دەڵێت تاوانبار لە ڕێی پارێزەر نوێنەرایەتی خۆی دەکات. چڕانی پەیوەندی ئەم نێوەندەش پێچەوانەی یاسایە. تا ئێستا نزیکەی 800 پارێزەر لە سندیکا جیاوازەکانی جیهانەوە با پێشکەشکردنی ئیمزا و داواکاری بەشدار بوون لە هەڵمەتی ئازادی بۆ ئۆجالان و پێیان وایە ئەوەی دەوڵەتی تورک دەیکات بە تەواوی پێشێلکردنی یاسانی دەوڵەتی و ناوخۆیەکانی تورکیایە. لەگەڵتان بەردەوام دەبین دەچینە مەخموور بەهۆی مەترسی لەسەر ژیانی ڕێبەرئۆجالان لە مەخموور ڕێپێوان ئەنجام درا بەهۆی حکومە لە زەیکە لە ناوچەی گەملێکی بۆرسان بە پلێ 0.4 پلێ ڕێختە ڕوویدا بوو مەترسی لەسەر ژیانی ڕێبەرئۆجالاندا هەیە بۆ گەلی مەخموور ڕێپێوانێکی جەمهوریان ئەنجام دا و تێدا داواکراوە تێکۆشان بۆ ئازادیژی سەر ڕێبەرئۆجالان بەسەر بکرێ. شەوی ڕابردوو دانیشتوانی کەمپی پەنابەرانی شێد ڕۆستەم جودی مەخموور بۆ حکومە لەرزەیە کە لە ناوچەی گەملک و مەترسیەکانی لەسەر ژیانی ڕێبەرئۆجالان ڕێپێوانێکی جەمهوریان ئەنجام دابوو. بەشداربووان داوایان کردبوو کە پێویستە بە زووترین کات هەواڵێک لە ڕێبەرئۆجالانەوە بێت یاخود دەست بەجێ ئازاد بکرێت تاوکونێ لەگەڵیان بێ و باسییان لەو کردووە کە دەست لە تێکۆشان بەرنادەن.
لە دژی داگیرکاریەکانی هەر دەوڵەتی تورک و چێتەکانیان لە کانتۆنی ئافرین کۆمەڵە گەنجی کورد و عەرەب بەشداریان لە ڕیزەکانی هێزەکانی هەرە ئەکردو و ڕایانگەاندۆ کە دەوڵەتی تورک سیاسەتی فاشستی خۆی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان شەڕسەر دەکاتەوە لە دژی و کردو داگیرکاریانەی کە چەکەکانیان لە دژی دوژمن بەرز دەکەنەوە. کۆمەڵای گەنجی کورد و عەرەب لە ڕاگەاندنەوەکدا بەشداربوانی خۆیان بە ڕیزەکانی هێزەکانی ڕزگاری ئافرین هەرە ڕاگەاندووە ئاماژەی بۆ کورە کە دەوڵەتی تورک و بکوژی فاشست گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆی تونتر کردوتەوە هەروەها بە هەموو شوازێکی شەڕانخوازانەی گەلەکان دەکاتە ئامانج و سەرەکانی و گرسپی بە بەرچای گیانەوە داگیری کرد و هێرشی نامرۆڤانی لە دژی ژنان و گەنجان ئەنجام دەدەن. ئاماژیان بۆ شکرۆک و گەنجانی کورد و عەرەبی ئەو گەلە خۆراگرە و سەرهەڵدێرە لە پێناو ئازادی سەرەتا وەڵامی گۆشەگیری ڕێبەر ئاپۆ دەدەنەوە بۆ تۆڵەسەندنەوەی هێرشنە یاساییەکان بۆ سەرگەلەکان و بۆ تۆڵەسەندنەوەی قارەمانێتی چالەکی گوندی باسیل فەرماندە پێشەنگەکانی جودی ڕەشۆ چیچەک کۆبانێ جودی گابار ژیان ئافرین دڵشێر سەرەکانی چەکەکانیان لە دژی دوژمن بەرز دەکەنەوە و داوەشیان لە هەموو ژنان و گەنجان کردووە کە ئەرکی خۆیان جێبەجێکەن و بەشداری ڕیزەکانی ئازادی تێکۆشان بن. لە کەمپی هۆڵدا 99 ژن و منداڵی کە سوکاری داعش ڕادەسێن قرقیزستان کران و فەرماندەی ناوەندێزەکانی هاوپەیمانان ڕایگەاندووە 99 ژن و منداڵی کە سوکاری داعش ڕادەسی دەوڵەتی قرقیزستان کراونەوە لە کەمپی هۆڵدا دوای کە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو لە نێوان بەڕێوەبەراتی خۆسەر و شاندێکی کۆماری قرقیزستان ڕێکەوتنێکی ئیمزاکرا بۆ گەڕانەوەی ژمارەیەک لە ژن و منداڵی کە سوکاری داعش لە کەمپی هۆڵدا بوون. ئەمڕۆ ژن و منداڵانەی کە ژمارەیان 27 ژن و 72 منداڵ بوو لە کەمپی هۆڵ ڕۆژاوی کوردستان ڕادەسی دەوڵەتی قرقیزستان کرانەوە. بە پێامەرەکانی فەرماندەی ناوەندێزەکانی هاوپەیمانان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا ساڵی 2023 تا ئێستا نزیکەی 4500 کەس لە کەسوکاری داعش لە کەمپی هۆڵ و ڕۆژاوی کوردستان گەڕێنراونەتەوە وڵاتەکانی خۆیان. سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاندووە کۆمیسیۆن ئامادەی تاوی هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بە ستانداردی نێودوڵەتی دەشڵە پێشبینی دەکەن لە ڕۆژانی 5 تاوەکو دەی مانگی 6 ئەمساڵدا ڕۆژێک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرم دیاری بکرێت. حاکم عومەر ئەحمەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرمی کوردستان لە لای دوانێکدا باسی لەوە کردووە کە کۆمیسیۆن ئامادەی تەواوی هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بە ستانداردی نێودەوڵەتی و ئاماژەی بەوەش کردووە کە پێشبینی دەکەن لە ڕۆژانی 5 تاوەکو دەی مانگی 6 ئەمساڵ ڕۆژێک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرم دیاری بکرێت. جێگەی ئاماژەیە لە بەرواری 21 دوی 2024 دادگای فیدرالی عێراق یاسای هەڵبژاردننی پەرلەمانی هەرمی کوردستانی گۆڕی بە جۆرێک 11 کورسی کۆتاکانی هەڵوەشاندوتەوە. سران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی لەبارەی ئامادەبوونی حەزبەکەی بۆ هەڵبژاردننی باسی لەوە کرۆک و حەزبەکان هەموو کات ئامادەن بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرمی کوردستان. بۆ باسی لەوەش کرۆ ئێستا دیاریکردنی وادەیەک بۆ بڕیاردان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرمی کوردستان کەوتەتە دەست کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق و دەشڵێ لە ڕابردوودا دوایەوەی لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە وادەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرم دیاریکراوە بەڵام ئەنجام نەدرا بەهۆی ئەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان تێبینیان لەسەر چۆنێتی ئەنجامدانی هەڵبژاردنەکەدا هەبوو. جێگەی ئاماژەیە لە بڕواری 21 ئەم مانگەوە دادگای فیدرالی عێراق یاسا هەڵبژاردننی پەرلەمانی هەرمی کوردستانی گۆڕی بە جۆرێک 11 کورسی کۆتاکانی هەڵوەشاندەوە. وەرارەکەی دادگای فیدرالی عێراق سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێم بەشێک لە مامۆسان و فەرمانبەرانی هێنایە سەر شەقام و خۆشی خۆیان دەربڕی بەڵام بەشێک لە مامۆسان دەڵان بڕیارەکانی دادگا لە دادودا مەترسین بۆ سەر حکومەت هەرمی کوردستان ئەو شتەنیان دەسەڵاتدارانی هەرێم لێی بەرپرسیارن. حکوومەتی هەرێمی کوردستان گوێگر نەبوو گوێی نەگر بۆ داواکردنی مافی مامۆستایان کە ئەمە شوای لە مامۆستایان و فەرمانبەران کرد کە پەنا بۆ دادگای فیدرالی بەرن. ئەمە لە داهاتوودا مەترسیەکی گەورە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان و موچەخۆران دروست دەکات. کۆباڵی ئەم مەترسیەش ئێمە وەکو فەرمانبەران دەیخێنە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسیارەتەکەشی لە ئەستۆی ئەواندا دەبێت. لەگەڵ حکوومەتێک تێکەوتوین کە لەگەڵ ڕێزم کەڕ و گوێ بۆ هیچ داواکاریەک ناکرێت و تەنیا ئەو شتانەی دەبێت کە خۆی جێبەجێ دەکات. لە کاتێکدا حکوومەتی هاوڵاتیە هاوڵاتی دەبێت بیبا بەڕێەوە کە دوو ڕۆژی داهاتوو لە ڕۆژانی داهاتوودا هەڵبژاردنە ئەم کاتە بە چاوەڕوویەک دێن داوای دەنگ لە مامۆستایان و لە فەرمانبەران و لە هاوڵاتی دەکات.
ئێمە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە پێداچوونەوە بەخۆیدا بکات و بۆ ئەوەی فەرمانبەران چیکە پەنانە بەنەبەر دادگای فیدراڵی یان بۆ حکوومەتی عێراقی کە ئێمە هەتا ئێستاش بە دوژمنی خۆمان زانیوە داوا دەکەین گوێ بۆ فەرمانبەران و مامۆستایان بگرێت. ئەوەی ئێستا لە عێراق کرا پێما پێویست بوو سەرۆکاتی و ئەنجومەنی وەزیران بەرپرسیارانە هاتبات بە وەڵامی داواکاریەکانی مامۆستایان بە میلاک و وانە بێژەوە هەروە سەرجەم چیر توێژەکانی دابایەوە و گرفتەکانی چارەسەر کردبان و تا چەند دەتوانێت گرفتەکان چارەسەرکە ڕاستە و خۆ مامەڵی کردبا لەسەر گرفتەکانی مامۆستان نەک ئێمە چاوەڕێی بڕیارەکانی دادرای فدراڵی یا هەر لایەنێکی تر لە بەغدابی بۆ ئەوە شەرمەزاریەکی گەورەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ئێمە چاوەڕێ دەکەین دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بە زووی بێنە وەڵام. ماوەی کەمتر لە 2 هەفتە ماوە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان کە وەڵامی هەبێ بۆ سکاڵانەی تۆماری کراون لە دادگای فیدراڵی ئەمریکا لە واشنتنی پایتەخت لە دژی مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مەسعود بەرزانی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان و چەندین بەرپرس و دەسەڵاتداری هەرێمی کوردستان هەروەها کەسانی ئەمریکایی هەفتەی ڕابردوو 15 مانگی ببورن هەفتەی ڕابردوودا دادگای فیدراڵی لە واشنتن بە فۆرمی حکوومەتی هەرێمی ئاگادار کردو کە دەبێت لە ماوەی 21 ڕۆژدا وەڵامی دادگا بداتەوە لەسەر و سکاڵ ئاسانی ئاماژیان پێکراوە ئەگەرنا دادگا بڕیار لە دژیان تۆمەتباران دەدا. سێ لایەنی سکاڵاکار لە ڕێگەی دوو پارێزەرەوە سکاڵەکانیان لە دادگای واشنتن تۆمارکردووە داوا دەکەن بڕی 9 ملیار دلار سزای دارایی بسەپێنرێت و بەسەر ئەو کەسانی کە لە کەیسەکاندا تۆمارکراوە هەروەها داوای سەپاندنی 9 ملیار دلاری دیکە دەکەن بسەپێنرە بەسەرەوانی تۆمەتبار کراون بە پیاسای دژە تیرۆری ئەمریکا داوا دەکەن دادگا بڕیاری قەرەبووی قوربانیانی ئەو تۆمەتانە بدا لەگەڵەوانشدا داوا دەکەن دادگا بڕیار بدا تۆمەتباران تاوی خرجەکانی ئەم کەیسە بدەن. ئەم کەیسەدا ناو بەلایانی یەکەم ناوی 50 کەس هاتووە کە بەشێکی زۆریان لە بنەماڵی بەرزانی لەگەڵ ئەو کەسانی کە لە نزیکەوە کاریان لەگەڵدا کردوون. بەهۆی کاریگەریەکانی سیستەمی مۆدرنیتەی سەرمایه‌داری لەسەر تەواوی دنیا و لە هەرێمی کوردستان بەتایبەتی بە شوێکی بەرچاو خوێندنەوە لەناو هەموو چینەکانی کۆمەلگا کەمتر بۆتەوە لە بری کتێب گرنگی بە تۆڕە کۆمەڵاتەکان دەدرێت کە ئەمەش بایەخی کتێبی زۆر لاواز کردووە. سمکۆ سابیر نووسەر و لە کۆلەر سەبارەت بە پرسی خوێندنەوە کاریگەری نەرێنەکانی تەکنۆلۆژیا و کاریگەری لەسەر زمانی کوردی دەڵێ دەبێت لە ڕێگەی خوێندنەوە هۆشیار ببینەوە هەوی دوژمنەکانمان کێن و چەچەکێک بەرامبەر بە ئێمە بەکاردەهێنن. ڕاستە هۆکار و فاکتەر زۆر زۆرن و بە حکمی لە ئێستادا ئینتەرنێت بۆتە شەپۆڵێکی زۆر فراوان و چۆتە هەموو ماڵەکانەوە و کەمتر بەهای کاغەزی هێشتووە و کەمتر ئەو چاپکراوانەی کە لە ڕابردووە دەرەچوون و بەهیان نەماوە لە چاو ئێستادا بۆی ئەمە ئەتوانین بڵێن نەمانی یان کەمتر بوونەوەی بەهای کاغەزە بۆیە کاری کردوتە سەر هەموو ئەو پرسانێک کە پەیوەندی بە کاغەزەوە هەیە و 2000 کتێبی شەگرێتەوە بەڵام هۆکاری تر هەیە بەڕاستی هۆکاری ئەوەی کە ئێمە کللتوری خوێندنەوەمان لاوازە و فێر نەکراوین لە تەنانەت لە دوای تێپەڕاندنی باخچەی ساوان لەم کۆمەلگایە خوێندنەوە نەکراوە بە کللتور بۆ ناوەندە معریفیەکان ناوەندە ئەکادیمیان ناوەندە پەروەردەیەکان بۆیە کاتێک ئێمە لە هەستەکەین لە ناو دەرەنجامێکی زۆر ترسناکەین بۆی کە ئێمە ئەزانین کۆمەڵی قۆناغی زۆر گرنگمان لە بەبێ خوێندنەوە تێپەڕاندووە و ئێستا هەز بە مەترسیەکە یەکەین بۆیە ئەم هەموو ئاسانی خوارەوە لە کاتی خوا تێنەپەڕیون و لە ئێستا شەوەکو باسم کرد سۆشیال میدیا ڕۆڵی کتێبە بینێ. علی علاق دەڵێ کە هیچ کێشەیەکمان لە نەختینەی دیناری عێراقیدا نییە. پارێزگارێک بانکی ناوەندی عێراق علی علاق ئاماژەی بۆ کردووە پێچوانەی دەنگەکان لە ئێستادا وڵاتەکان هیچ کێشێکی نەختینەی دیناری نیشتیمانیدا نییە. ئەوەشی خستۆتە ڕوو کە بانکی ناوەندی پەرە بۆ میکانیزمانە دەدات کە ئاسانکاری بەدەستهێنانی دۆلار بۆ گەشتێران دەکا و دەڵێ میکانیزمێکی نوێ بۆ نووسیکانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە گەشتا لە ڕێگەی خۆتۆمارکردن لە ڕێگەی پلاتفۆرمەوە دەتوانێت لە فڕۆکەخانەی دۆلار بە نرخی بانکی ناوەندی بەدەست بێنێ ئەو لە کاتێکدایە کە بەمبەستی جێگیرکردنی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بانکی ناوەندی چەندین
ڕێکاری تاوەکو ئێستا گرتوتە بەر. وەزارەتی ناوخۆی بەریتانیاش بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ وڵاتەکان لەگەڵ دەستگای پاسەوانی سنوور و کەناراوەکانی ئەوروپا ڕێکەوتن بۆ ڕوبەڕووبوونەوەی باندەکانی قاچاقچێتی بە مرۆڤ دەڵێن بەپێی ڕێکەوتنەکانی وڵاتەکان ناچار نابێ هیچ کۆچبەرێک لە وڵاتانی ئەندامێکێتی ئەوروپا وەربگرێ وەکو بەشێک. وەزارەتی ناوخۆی بەریتانیا لە ڕاگەنراوێکدا باسی لەوە کرۆ کە بەپێی ڕێکەوتنی وڵاتەکان ناچار نابێت هیچ کۆچبەرێک لە وڵاتانی ئەندامێکێتی ئەوروپا وەربگرێ ئەو لە کاتێکدا کە بەپێی دوایین ئامار لە ماوەی 3 ساڵی ببورن لە ماوەی ساڵی ڕابردوودا بەتەنیا 29437 کەس لە کەناڵی ئینگلیزەوە چوونەتە ناو خاکی بەریتانیا. لە دوایین هەواڵشدا وەزارەتی تەندروستی غەزە نوێترین ئاماری قوربانیانی غەزەی بڵاو کردووەتەوە و تێداتۆ تا ئێستا 29514 کەس لە غەزە کوژراون. لە ڕاگەنراوەکەی وەزارەتی تەندروستی غەزە داهاتوە بۆی وەردومانی ئیسرائیل و لە حوتی مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردوو تا ئێستا 29514 وڵاتی لە غەزە کوژراون و باسی لەو کرۆ تا ئێستا 69616 کەسی دیکەش بۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە بریندار بوون. جێگای ئاماژە لە بەرەبەیانی حوتی مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردوو چەکدارانی حەماس لە ڕێگەزانان موشک و هێرشیان کرد لەسەر ئیسرائیل کە لە ئەنجامدا هەزاران کەس بوونە قوربانی ئاوارە بوون. تا ئێستا شەڕ و پێکدادان نێوان چەکدارانی حەماس و سوپای ئیسرائیل بەردەوامە.